گەڕان بە دوای مامۆستا ئاڤێستا بەردەوامە و تا 3 مانگیش کۆڵ نادەین. ئەمە قسەی کاروان میراودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆرانە. 19 ڕۆژە مامۆستا ئاڤێستای تەمەن 27 ساڵ کەوتۆتە ناو ڕووباری تەنگاتور و تا ئێستا بێسوراغە. کاروان میراودەلی بە ئێمەی وت تا 11 ڕۆژی تر بە چڕی دەگەڕین. بەڵام دوای ئەو لە مانگی دووەمدا گەڕانەکانمان کەم دەکەینەوە بۆ هەفتەی 2 ڕۆژ، واتە ڕۆژانی دووشەممە و چوارشەممە دەگەڕین. دواتر و لە مانگی سێمدا کەمتر دەبێتەوە ئەبێتە هەفتەی 1 ڕۆژ. لە ئێستادا 64 تیم بە 220 کارمەندەوە لە تیمەکانی بەرگری شارستانی سۆران و هەولێر و شەقڵاوە و ئاکرێ بە 150 کیلۆمەتر واتە بە مەودای 150 کیلۆمەتر لە قەزای مێرگەسوورەوە هەتا قەزای خەبات بەناو ڕووباردا دەگەڕن بە هەلیکۆپتەر و درۆن و تیمەکانی غەواز کون و کەلەبەری ڕووبارەکە نەماوە نەگەڕن. کاروان میراودەلی وتی عادەتەن لە ئاوی گەرمدا تەرم 10 بۆ 12 ڕۆژ دەمێنێتەوە، بەڵام لە ئاوی ساردا تا 3 هەفتەش دەمێنێتەوە. بۆیە ئومێد دەکەین تا 2-3 ڕۆژی تر هەواڵێکمان بەدەست بگات. مامۆستا ئاڤێستای تەمەن 27 ساڵ 5 ئەم مانگە لەگەڵ خانەوادەکەی لە هەولێرەوە بەرەو دەڤەری سۆران بەڕێکەوتن لەسەر ڕووباری تەنگاتور لە قەزای مێرگەسوور حەوانەوە. بەڵام لەپەڕ بەهار و سروشت و دڵخۆشیان لێبوو بەشین. براکەی کەوتە ناو ئاوەوە. مامۆستا ئاڤێستا بۆ ئەوەی براکەی دەربێنێتەوە خۆی خسە ناو ئاوەکە. هەرچەند براکەی ڕزگاری بوو هاتە دەرەوە، بەڵام مامۆستا ئاڤێستا تا ئێستا بێسوراغە. ئێمەش لێرەوە نزا دەکەین لەم 1-2 ڕۆژەدا هەواڵێک بەدەست بنەماڵەکەی بگا و ئەو خەمەیان بڕەوێتەوە.